شێرکۆبێکەس بڵندگۆی ژن و نیشتمان و نەتەوە. ئەی نیشتیمانی بێجۆچکەم، تۆ ئەتەوێ هەر چۆنێک بی و هەرچیەک بیت خۆشم بێیت، بەفر بیان قڕولیتە و هەتاو بیان تەم و مژوو تەپ و تۆز بی و یاخود فەزایەکی بێگەرد هەر وەکو یەک تەماشات کەم. ئەمڕۆ یادی شاعیرێک دەکەینەوە کە هەموو تەمەنی خۆی بەگەلەکەی بەخشی، بەگەروی خۆی وەک بڵندگۆیەک هاواری بۆ ئازاری ژن و سووتاندنی نیشتمان و قڕکردنی نەتەوەکەی دەکرد. ئێستا ئەو بەجەستەونە، بەڵام ڕێبازە ئەدەبیەکە کە تووڕەیەکی گەورە بوو بەرامبەر بە ئەو غەدر و تاوانانەی بەرامبەر گەل و نیشتمانەکەی دەکرا هەر بەردەوامە، ئەویش شێرکۆبێکەسە. بە شەعرم وت من ناچارم هەر ئەو ژنە هەڵبژێرم و بۆ لەمە و دوا تۆ نانووسم شەعر ڕۆشت و ژن مایەوە. 11 ساڵ بەر لە ئێستا و لە ئێواری 4 ئابی 2013 شێرکۆبێکەس لە کاتێکدا هەمووان ڕۆژ و کاتژمێر و دەقەیان دەژمارد کە بە تەندروستێکی باش و بەگەرویەکی گەرم و ئارامەوە بگەڕێتەوە باوەشی سلێمانی تووپەڕ هەواڵی وەستانی هەناسەدانی گەیشت و گەل و نیشتمانی چاو بەگریان و خەمبار کرد. شێرکۆبێکەس وەک هەر شاعیرێکی دیکەی گەلی کورد لە ناو دەریایەک لە ژان و ئازاری گەلەکەی ژیاوە. ئەم ئازار و کۆژانە بووە سەرچاوەی ئیلهامی هەموو بابەتە ئەدەبیەکانی. ئەوەش ئەو گەورەیە بوو کە شێرکۆی لە شاعیری نەتەوەیەکی جیاواز و سەردەمێکی جیاوازەوە کردە شاعیرێکی مرۆڤ دۆست کە هەموو جیهان و بەتایبەت نەتەوە ژێردەستەکان خۆیانی تێدا ببیننەوە، چونکە شێرکۆ شاعیرێکی ژیان دۆست و مرۆڤ دۆست بوو، نەک تەنیا هەر کورد دۆست بێت. من لە 2 پێنجی 1940 لە گرمەی شەڕی جیهانیان لەدایک بوو. شێرکۆ کوڕی شاعیری ناوداری کورد فایق بێکەسە کە لە 2 ئاداری ساڵی 1940 لە شاری سلێمانی چاوی بۆ ژیان هەڵێناوە. هەر منداڵ بووە، بێکەسی باوکی کۆچی دوایی کردووە، لای دایکی گەورە بووە. شێعرەکانی باوکی دەبنە کلیلی کردنەوەی هەستەکانی، وردە وردە دەست بۆ قەڵەم دەبات و دەست بە نووسینی شێعر دەکات. بێکەس وەک زۆرینەی شاعیرەکانی دیکەی کورد ئازاری نیشتمان و نەتەوەکەی وای لێ دەکات بە شێعری نیشتمانی و نەتەوایەتی دەست پێ بکات و خەون و خەیاڵی گەلەکەی دەچێتە ناو هزریەوە. بێکەس هەستی نەتەوایەتی و نیشتمان پەروەری لە بیر و هزریدا پەروەردە دەکات و ئینجا وەستە وەک گەردەلوولێکی شێعری هەڵدەکات. کۆترە سوورەکان ئەڵێن دەبا کۆماری سێدارە سنە لە سێدارە بات، مەهابات کا بە سلنگەوە، نەهێڵێ جا سەوز بێ و نەهێڵێ ئاواژە بکات و نەهێڵێ باران ببارێ و نەهێڵێ مناڵەکانمان لەدایک بن. بەهۆیەوەی و شاعیرە مەزنە ڕێگای تێکۆشان و بەرگریکردنی هەڵبژارد، ئازار و ناڕەحەتی ڕووی تێکرد، بەڵام هیچ کاتێک ئەو قەڵەمەکەی و گەروی گەرمی ئەدەبی نەسرەوت تا یەکەم بەرهەمی ئەدەبی خۆی بە ناوی تریفەی هەڵبەست لەدایک بوو. زۆرینەی ئەو بەرهەمە ئەدەبیەی شێعری بەرگری بوو لە نەتەوە و نیشتمانەکەی، بۆیە کاتێک بەرهەمەکەی کەوتە بەردیدەی خوێنەرانی ڕژێمی بەعەس شێت و هار بوو، دەم و دەست لە سلێمانیەوە بۆ خواردی و عێراق دووریان خستەوە، بەڵام ئەم دووریە گەردەلو لە شەعریەکەی شێرکۆی ئەهوەن نەکردەوە و لەگەلەکەی داینەبڕی. تیرۆرکردن و لە سێدارەدان 2 مەدالیا و پێناسەی هەرە دیاری ئەمری ڕووناک بیران و گەنجانی هەم کوردستانن. ئەو پێناسەی کە دیکتاتۆرەکان بۆ دوجارێک دەن لە سنگ و بەرۆکی قوربانیەکانیان، ئەوان بۆ ئەوەی گوایە بێدەنگمان بکەن و بمان ترسێن و بمان گەڕێنەوە. ئێمەیش بۆ ئەوەی ئەو پێناسەیە بە دیوە جوانەکەیە بکەینە ملمان و بە قەڵەمی ڕووناکی تاریکی ئەوان بکوژێنینەوە و بنووسین لای ئێمە لەم جۆرە مەرگانەوە ژیان دەست پێکاتەوە. و دوای ماوەیەک ئازارچەشتنی لە غەریبی و گەڕانەوەی بۆ سلێمانی ڕووی لە چیا سەرکەشەکانی کوردستان کردو بووە پێشمەرگە. بێکەس لەو چیا و دۆڵانە بە شێعرەکانی ورە و ئازایەتی پێشمەرگە بەرز دەکاتەوە و جۆش بە شۆڕش دەدا لە دژی داگیرکەران. هەستی نیشتمان پەروەری شێرکۆ بە ئەندازێک بوو، خۆی لە دیدارێکدا دەڵێت من 4 دڵم هەیە و ژمارەکانی لێدانی دڵم و ئازاری دڵم لەیی هەموو کەسێک زیاترە. ئەوەش وەگاماژەیەک بۆ 4 پارچەی کوردستان.
بۆیە لە یەک کاتدا شعری بۆ گەریلە و پێشمەرگە و شەڕڤان هۆنیوەتەوە و شعری بۆ ئەو کەڵەژن و پیاوانە دەنووسی کە لە زیندانەکاندا بوون یان لە بەرپەتی سێدارە. من ئیتر لەمڕۆ عاشقی چاوانی شیرین عەلەم هۆلیم، لە ئیستەوە منی نۆکی پەنجەی ئەوم، لە ئیستەوە منی ترە بمە ئەو جووتە پێڵاوەی کە بۆ دوجار لە پێی کردو پێوەی چووە سەرسێدارە، لە ئیستەوە من بازنی بەجێماوی دەستی شیرینی عەلەم هۆلیم، گوارەی بەجێماوی ئەوم. شێرکۆ شاعیری چەوساوەکان و هەژارەکانیش بوو. ئەو لە ڕیزی خۆپیشاندان و ناڕزایەتیەکاندا بوو بۆ داواکردنی مافی توێژەکانی کۆمەڵگا. بەردەوام لەسەر سەکۆی وتاردان و شعر خوێندنەوە بوو بۆ بەگشتدا چوونەوەی گەندەڵی. ژنبەشێکی هەرەسەرەکی ژیانی ئەدەبی ئەو شاعیرە پێک دەهێنێت و هەمیشە بەرگری لە ژن کردووە وەک قوربانیەکی دەستی سیستەمی پیاوسالاری. ئەو لە دایکەوە ژنانی هەموو دنیای خۆش دەویست و بەرگری لە ماف و ئازاریەکانی هەموو ژنانی جیهان دەکرد. ئەو بڵندگۆیەک بوو کە لە دژی ژن کوشتن و تند و تیژیەکان پڕ بەگەروی هاواری دەکرد. ئەم خەمە خەمی غەدرێکە، هەموو دنیای پیلان لە کوردیان کرد. ئەم خەمە خەمێکی سەراپاگیری نەتەوەییە، کسپەی برینی کوردستانیە و هەوری سوورە و هەموو نیشتیمانی داپۆشیوە. شێرکۆ بێکەس یەکێک بوو لە هاوڕێکانی ڕێبەرۆجالان و لە سووریا و ئەوروپا چەندین دیدار و کۆبوونەوەیان هەبووە. کاتێک ڕێبەرۆجالان دەستگیر کرا، شێرکۆ پەخشانە شعرێکی بۆ نووسی و لە چەندێڕێکی ئەو پەخشانە شعرەدا شێرکۆ دەڵێت ئۆجالانمان دەستگیر کرا، بەڵام ئاخر ئەو شۆڕشەی وا لە ناخات دەستگیر ناکرێ، سبەینێمان دەستگیر ناکرێ، ئەم زمانە دەستگیر ناکرێ، پرشنگی ڕۆح دەستگیر ناکرێ، باڵی لاوک و حەیرانمان دەستگیر ناکرێ، زاوزەی کورد دەستگیر ناکرێ، ئەم مێژوە بێهۆش ناکرێ. کە هەڵۆیەک زنجیرەکەن سەدان هەڵۆمان باڵەگرن، ئەوان ئۆجەلانیان فران، بەڵام هەرگیز بەربەرەکان بۆیان ناکرێ لە ناو ژیانی ملیۆنانە خۆشەویستی ئۆجەلان و عەشقی خاک و کوردایەتی و تیشتی ئازادی بفرێنن چۆن ئەتوانن شاخ بفرێنن. دوای نیو سەدە لە خەبات و تێکۆشان لە بواری ئەدەب و ڕۆشنبیری و پێشمەرگایەتی و کوردایەتیدا ئێوارەی ڕۆژی 4 ئابی 2013 بەهۆی نەخۆشیەوە لە نەخۆشخانەیەکی ستۆکۆڵمی پایتەختی سوید دڵی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە شعر و گەلەکەی کردو لەسەر وەسیەتی خۆی لە پارکی ئازادی شاری سلێمانی بە خاک سپێردرا. مردن ئێجگار بەو شێوەیە ترسناک و خەتەر نییە وەکو خەڵکی باسیەکەن. من بە باوکما ئەزانم 6 ساڵ لە لای مردنە و دوێنێکە هاتەوە ماڵێ گۆڕانی وانە گۆڕابوو کە ئێمە نەیناسینەوە.